ناوم حميد أحمد صالحة خەڵکی حەریر و باتاسم بە ئەسڵ بەڵام لە 2007 بەسەرەوە لە منتیقەی سۆراندا ئانیشم لە سیدەکان بووم پێشتر و لە 2016 لە سۆراندا ئانیشم پێشتر من لە ساڵی 1991 بەشی زانستی ئاعدادیم تەواو کرد بۆ معدەلیشم 72 بوو بەس لەبەرەوەی ئەو کاتی ئینتیفاضە بوو زروفەکە وەها نەبوو ینی بتوانین پەرە بە خوێندن بدەین ئیدی وەکو ئەوەیەک ما وەکو ینی شتێکی بەجێ ما و مادائیمەن چاوان لە دوو بوو کە خوێندن تەواو بکەین ئەوە بوو لە ساڵی 2016 حەفدا پەیوەندیم بە زانکۆی سۆران کۆلیژی یاسای ئێواران کرد و لە ساڵی 2021 تەواوم کرد. طبعا من بێزگە لەو کچەی زیاتر لە کچەکەم لە کولیە تەواوی کردە پێشی من و دوای منیش ئێستا تەڵەبەنەوە تەواوەکەن بەڵام ئەوەی ساراخانی لەوان زیا کردەوە من ساڵی دووەم بوو لە کۆلیژی یاسا طبعا کۆلیژی یاسا 5 ساڵە ئەوانی تر 4 ساڵن من مەرحەلە دوو بووم کە ئەو هات معاملاتی کرد و پێکەوە چوینە بەشی من لەگەر مامۆستایانی منیش تعارف کرد و پێکەوە ئەو 4 ساڵە پێکەوە کۆلیژمان تەواو کرد طبعا تامێکی وای هەبوو ینی ناتوانرێ وەسف کرێ. من سارة حميد أحمد دانشتوی سۆرانم بەشی بایۆلۆجیم تەواو کردووە. طبعا هەستێکی یەکجار خۆشە گۆسف ناکرێ بابەت لەگەڵ خۆت زانکۆی تەواو بکە لەبەرەوەی هەمومان نەزانی کە باوکان پاڵەوانی ژیانی کچەکانیانن لێ مشانی هەستێکی زۆر خۆش بوو کە پێکەوە لەگە بابم لە خۆشترین ڕۆژی ژیانم کە دوای 16 ساڵ خوێندن پێکەوە بووین لەو کاتی بە برادەرەکانیشم دەگو ئەها ئەوە بابمەوە پێکەوە تەواومان کردیا ئەلحەمدوللا ینی شتێکی زۆر خۆش بوو. زۆر بەخێر بێن طبعا خوێندن لە فاکەڵتی یاسا و لە بەشی یاسا 5 ساڵە ئەو 5 ساڵێک کە ئەزمونمان هەیە لەگەڵ کاک حەمید قوتابێکی نمونەیی بوو بەڕاستی نمونەیی بوو لەوەی کە لە دراسە کە مەبەستی هاتین لە بۆ ئێرە خوێندنە لە خوێندنی یاسا زۆر لێبراوە بوو بەڕاستی ینی هەمیشە لە پێشەوە بوو هەموو ساڵەکان بە پلەی یەکەم ئەگەر بە چەند پۆینتێک بووتە پلەی دووەمیش یاخر ئەگەنا هەموو ساڵەکان لە پلەی یەکەم کۆتایی پێینە بەڵام جگە لەوە دەیتوانی زۆرترین کات خۆی لە بۆ فاکەڵتی تەرخان بکات ینی متعاون بوو لەگەڵ ئیدارە لەگەڵ قوتابیەکانی هاوڕێی ینی هەمیشە قوتابیەکانی هاوڕێشی پشتیان پێدەبەست چەند قوتابیەکمان هەبوو لەبەرەوەی دابڕابوون نیان دەتوانی وەکو پێویست کات لە بۆ خوێندن تەرخان بکەن کاک حەمیدیان هەبوو کە هەمیشە پەنای لە بۆ بن لە ئامادەکردنی راپۆرتەکانیان لە دووبارەکردنەوەی بابەتە دراسەکان بەڕاستیمە کاک حەمید پێمان خۆشە لەمە دواش وەکو فەرمانبەرێک یاخود وەکو مامۆستا بێتەوە جارێکی دیکە بەیەکەوە هاوکار بین. وەڵە ئەو باشترین نمونە بوو کاک حەمید لەگەڵەوەی کە ئەرکێکی قورسی خێزانی لەسەرشان بوو و منداڵەکانی مەجموعەیەک مناڵی لە خوێندنگاکان لە زانکۆکان دەیان خوێند بەڵام بخۆشی هاتەوە بەر خوێندن جارێکی دیکە تەمەن دامەزراویش نییە موسەخۆر نییە بەخۆی بەڕێوە دەبا لەگەڵەوەی کە ئەو تەمەنەی هەبوو دەیتوانی بەسەرکەوتووی خوێندنەکەی تەواو بکات کە ئەوە بەڕاستی نمونەکی جوانە لەوەی کە هیچ کاتێک درەنگ نییە لە بۆ خوێندن و تەدریس. بەڵێ بە ئەکید هەموو کارێک لە ژیانی مرۆڤ قورسە بەڵام هیممەت و سەبر و ئارامیەوێ لەخوا بە زیادبی سەرڕای ئیش و کاری ڕۆژانە دوای تەواوبوونی ئیش ئێواران داتین لێرە دانیشتین لۆ خوێندن ئەلحەمدوللا ئیستیفادەیەکی باشن لە کاتەکانی خۆ ئەکرد و کاتەکان نابی بە فیڕۆ بدرێ خاستن لەو تەمەنە ئەگەر لەو تەمەنە کات بە فیڕۆ بدەی ئەکید بەبەر هەموو لایەنەکان ڕناگەی ئەو بارەی خوێندنیش لەو تەمەنە بارێکی اختیاری بۆ منێ خستمە سەرشانی خۆم لەبەر هەندێ ینی هەست ناکەم ئەزیەتێکی وان پێوە خواردبی سەبارەت بە زمانیش لەخوا بە زیادبی لە زمانی عەرەبی باش بووم
وتوانیشم یارمەتی مامۆستا و تەڵەبەکانی بژەم خاستە لەگەر ئەو مامۆستایانە کە بە عەربی دەرسیانە گۆتووە ئەم توانی لە بەشداری بکەم لە تەرجمەکردنی بابەتەکان. طبعا ئەم پێشتر ینی قسەی مامۆستایەکم هەردەم لە یادا و ینی باسێکرێگو دایم ئەو قسەیەکرێگو ئەنیشتین کاتی خۆی لە یاری منداڵانە دوور خرایەوە لەبەرەوەی زیرێک بوو بابی ئەویست ینی پەرە بە خوێندنی بدا ئەوجا کە دوای ئەوەی کە تەواو بوو بۆ زانایەکی گەورە هەر چاوی لە گەمەی منداڵان بوو. ئیدی ئەوەی بەجێمەوە بوو ویستی بگەڕێتەوە بەڕاستی نیش کە ساڵی 1991 لە خوێندن دابڕام بە تاکید ینی زۆر چاوم لە دوای ئەوەی بوو ڕۆژێک دابێ خوێندن تەواو بکەم. ئیدی خوا دەرفەتی ئەو های ڕەخسان کار لەو تەمەنە بگەڕێم و بەرخوێندن و تەواوم کرد.